ڕێز و سڵاو وێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی یاوکارم هاتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی چوارشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەوڵ. پیلانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ دانانی ژمارەیەکی زۆری کامێرای چاوەدێری لە شاری کرماشان. گیاندەدەستان و برینداربوونی دوو کرێکار لە شاری مەریوان. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی پویانەخی ئیلام. مانگرتنی شۆفێر پاسەکانی سرویسی قوتابیان لە مەریوان. بێبەشکردنی بەندکراوێکی سیاسی کورد لە سەرەتاییترین مافەکانی لە زیندانی سەقز و ئیعدامکردنی 5 بەندکراو لە زیندانەکانی ڕژیم لە کوردستان و ئێران. پیلانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ دانانی ژمارەیەکی زۆری کامێرای چاوەدێری لە شاری کرماشان. بەپێی دوایین زانیاریەکان ڕژیمی کۆماری ئیسلامی بڕیاری داوە کە لە ژێر ناوی بەڕێوەبردنی باشتر و زیرەکی ترافیک لە شاری کرماشان 45 کامێرای چاوەدێری دیکە لە ناوچە حساسەکانی ئەو شارەدا دابنێت. لە ساڵانی ڕابردووداوە بە تایبەت پاش شۆڕشی ژیان ئازادی ڕژیمی کۆماری ئیسلامی هەموو کات لە هەوڵی بەهێزترکردنەوەی سیستمی ئەمنیەتی بە مەبەستی ڕێگری لە دیسان ڕاپەڕینەوەی خەڵکی ناڕازی لە ئێراندا بووە. ئێستاش لە شاری کرماشان هێزەکانی ئیدارەی دڵاتی ئەو شارە بە هاوکاری لەگەڵ پۆلیسی ڕێگاوبان لە ژێر ناوی بەڕێوەبردنی باشتری ترافیکی شاری کرماشان ژمارەیەکی زۆری کامێرای چاوەدێریان لە ناوچە حساسەکان داناوە و هەروەها پیلانیان هەیە بە لانی کەم 45 کامێرای چاوەدێری دیکەش دابنێن. گیاندەدەستان و برینداربوونی دوو کرێکار لە شاری مەریوان. ڕۆژی سێشەمە ڕێکەوتی یەکی ڕەزبەر بەهۆی تەقینەوەی تانکرێک لە شارۆچکەی پیشەسازی شاری مەریوان کرێکارێک گیانی لەدەستاوە و کرێکارێکی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. بە پێ وێنانەی کە بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون دوو کرێکار لە شارۆچکەی پیشەسازی لە کاتی جۆشکردنی تانکەرێکی سوتەمەنی تووشی ڕووداوی کار بوون و بۆ هۆیەوە کرێکارێک گیانی لەدەستاوە. شانی باسە کە لە ساڵانی ڕابردوودا بەهۆی بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ئیمەنی شوێنی کاری کرێکاران لە کوردستان و ئێران کۆمەڵێکی زۆر لەو کرێکارانە گیانیان لەدەستاوە و یان بە سەختی بریندار و کەمەندام بوو. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی پویانەخی ئیلام. ڕۆژی سێشەممە کۆمەڵێک لە کرێکارانی شرکەتی پویانەخی ئیلام دژ بە پێنەدانی هەقدەستەکانیان کۆبوونەتەوە و ناڕەزایەتیان دەربڕیوە. کرێکارانی واحدە بە وتنەوەی دروشت و هەڵکردنی پلاکارد خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکانیان، کۆتایهێنانی گوشارەکانی ناوەندە ئەمنیەتیەکان بۆ سەر کرێکارانی ناڕازی و هەروەها بایەخدانی بەرپرسانی ڕژیم بە داخوازیەکانی کرێکارانی ئەو شرکەتە بوو. مانگرتنی شۆفێر پاسەکانی سرویسی قوتابیان لە مەریوان. ڕۆژی سێشەممە کۆمەڵێک لە شۆفێر پاسەکانی سرویسی قوتابیان لە شاری مەریوان دژ بە کەمبوونی هەقدەست دەستیان لە کار کێشاوەتەوە و کۆبوونەوە. شۆفێرانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی کەمبوونی هەقدەستەکانیان دۆخی ژیانیان لە خراپیدا و توانای دابینکردنی پێداویستی بنەماڵەکانیان نییە. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا شۆفێرانی ناڕازی خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هەقدەست و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و بایەخدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانی شۆفێرانی ناڕازی بوو. بێبەشکردنی بەندکراوێکی سیاسی کورد لە سەرەتاییترین مافەکانی لە زیندانی سەقز. بەپێی راپۆرتەکان مەجید عەجەبی هاوڵاتی کوردی خەڵکی شاری سەقز لەلایەن ببورن لە زیندانی سەقز لە سەرەتاییترین مافەکانی بێبەش کراوە و لە دۆخێکی زۆر خراپدا ژیان بەسەرەبات. بەپێی ئەو راپۆرتانە و هاوڵاتیە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بەهۆی ئامادە نەبوونی بۆ هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکان حکمی 3 ساڵ بەندکرانی بەسەردا سەپێنراوە. ناوبراو پاش بڕیاری دادگای ئینقلابی ئێران بۆ زیندانیکردنی ماوەی ساڵێکە کە لە زیندانی شاری سەقز بەند کراوە و تەنانەت لە مافی پەیوەندی گرتن لەگەڵ بنەماڵەکەی و دەستڕاگەشتنی
بە پارێزەر و تەنانەت دەرمانیش پێبەش کراوە و بە پێی هەندێک هەواڵە و بەندکراوە ماوەیەکی زۆر لە ئەم یەک ساڵەدا لە ژووری تاکە کەسیدا ڕاگیرەوە. کۆچکردنی تەیفور سەلیمی بۆ وڵاتی فەڕەنسا. ڕۆژی سێشەممە یەکی ڕازبەر تەیفور سەلیمی بابامیری بەندکراوی سیاسی مەحکوم بە ئیعدام بە ناچار لە ئێران کۆچی کردووە و بە تەندروستی گەیشتوتە وڵاتی فەڕەنسا. ناوبرا و ڕێکەوتی چواری گوڵانی ساڵی 1402 هەتاوی لە پەیوەندی لەگەڵ شۆڕشی ژن ژیان ئازادی لەگەڵ جوانمەرد مام خوسرەوی لەلایەن هێزەکانی ئەمنیەتی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە لە شاری بانە دەست بەسەرکران و پاش چەند ڕۆژێک ڕاگررتنی لە گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکانی ڕژیم لە سنەوبۆکان ڕەوانەی گرتوخانەکانی ئیدارەی تڵاعاتی شاری ورمێکرا. ئەو هاوڵاتیە ڕێکەوتی یەکی پوشپەڕی ساڵی 1404 هەتاوی لەلایەن لقی یەکی دادگای ئینقلابی ورمێەوە بە تۆمەتی ئەندامەتی لە گروپە نایارەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەروەها شۆڕشی چەکداری دژ بە ڕژیم حکمی 2 جار ئیعدامی بەسەردا سەپێنرا بوو. ناڕەزایەتی کرێکارانی سادی وەزارەتی نیرو لە تاران. ڕۆژی دووشەمە سیویەکی خەرمانان کۆمەڵک لە کرێکارانی ستادی وەزارەتی نیرو لە شاری تاران دژ بە کەمبوونی یاغدەستەکانیان دەستیان لە کارکێشایەوە و ناڕەزایەتیان دەربڕی. ناڕازیان لە کۆبوونەوەکەیاندا ئاماژەیان بەوە کرد کە بەهۆی کەمبوونی هەقدەست و هەروەها پێنەدانی هەقدەستە دواخراوەکانیان دۆخی ژیانیان لە خراپیدایەوە خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هەقدەستەکانیان بەپێی ڕێژەی هەڵاوسان بوون و هەروەها دابینکردنی بیمەی دەرمانی و پێدانی هەقدەست و مەزایە داخراوەکانیشان. شانی باسە کە هێزەکانی حراست و هێز ئەمنیەکانی ڕژیم هەوڵی بڵاوە پێکردنی کرێکارانی ناڕازیان داوە، بەڵام سەرەڕای گوشاری ناوەندە ئەمنیەکان کرێکاران بەردەوام بوون لە مانگرتنەکەیان و ناڕەزایەتی دژ بە سیاسەتەکانی دەوڵەت. کۆبوونەوەی پێرسۆنێلی نەخۆشخانەی شەریعەتی کەرەج. ڕۆژی سێشەممە ڕێکەوتی یەکی ڕازبەر کۆمەڵێک لە پێرسۆنێلی نەخۆشخانەی شەریعەتی لە شاری کەرەج دژ بە کەمکردنەوەی نایاسایی هەقدەست ناڕەزایەتیان دەربڕی. پێرسۆنێلی ناڕازی لە کۆبوونەوەکەدا ئاماژەیان بەوە کردووە کە سەرەڕای کەمبوونی هەقدەستەکانیان لەلایەن بەرپرسانی ئەو نەخۆشخانەیەوە بڕێکی زۆر لە هەقدەستەکانیان کەم کراوەتەوە و تەنانەت لەلایەن بەرپرسانەوە ڕەشایان لێکراوە کە لە ئەگەری ناڕەزایەتیدا دۆسیەیان بەساز دەکرێت. ناڕازیان لە درێژەی کۆبوونەوەکەدا خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان گەڕانەوەی ئەو بڕەپارەیەکە وەکو باج لەسەر هەقدەستەکانیان کەم کراوەتەوە، دابینکردنی بیمەی دەرمانی، وەرگرتنی هێزی کاری نوێ و هەروەها سزادانی تاوانباران لە کەمکردنەوەی نایاسایی هەقدەستەکانیان بوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە ئیعدامکردنی 5 بەندکراو لە زیندانەکانی ڕژیم لە کوردستان و ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 5 بەندکراو لە زیندانەکانی دیزەڵابادی کرماشان، دەستگردی ئیسفەهان و سەبزەوار بە تۆمەتی کوشتنی بان قەست ئیعدام کراون. بە پێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەیانی ڕۆژی یەکشەممە 30 خەرمانان 3 بەندکراو بە ناوەکانی سەعید قوبادی، کازم جامەشورانی تەمەن 27 ساڵ و هادی نەورۆزی بە تۆمەتی کوشتنی بان قەست لە زیندانی دیزەڵابادی کرماشان ئیعدام کراون. هەروەها 2 بەندکراوی دیکە بە ناوەکانی موسا عەلیزادە تەمەن 28 ساڵ و خەڵکی شاری تەورێز و مستەفا پیرعەباسی بە هەمان تۆمەت لە زیندانەکانی دەستگردی ئیسفەهان و سەبزەوار ئیعدام کراون. بینەرانی خۆشەویست، گەشتێواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموولایان.